دووبارە سەڵاف لە هەوەبن بینەران مژارە یەکێیە بەرنامە بەیانیت باش کوردستان ئەم دێ لەسەروان شاشیên زانستی بسەکردین ku di nava proseya xwandinê li Herêma Kurdistanê tê dîtin ji bo vê meremêjî me mêvandariya mamosta Luqman Emîn endamê lîjneya wergêran û kariyê de programên xwandina Wezareta Perwerdê me kiriye ولی مامۆستا لوقمان بەیانیت باش سەرەتا دەمەوێت لەم پرسیارە دەست پێ بکەین هەڵەکانی خوێندن کە بە تایبەتی لەم ماوەی پێشوودا بە دوواداچوون کردووە جەنابتان چەند هەڵەیەکتان دۆزیوەتەوە زیاتر ئەو هەڵانە هەڵەی زمانەوانین یاخود هەڵەی زانستین دوو لە هەڵەی زمانەوانی و فەنی و کۆمپیوتەر هەڵەی زانستیم پشکنیوە ئەو هەڵانش ژمارەیەکی زۆری هەیە بۆیە چاکتر وابوون ئەم لێکۆڵینەی بۆ بکەم و دەست بخەمە سەر بوونی ئەو هەڵانە لە ئەو پەرتووکە زانستیانە ئەم هەڵانش مێژوویەکی کۆنی هەیە چونکە ئێمە پرۆسەی وەرگێڕان وەکو یەکێ لە پرۆسەکانی تری ناو پرۆسەی وەزارەتی پەروەردە وەکو بڵێن کەیسی بوونی خوێندنگاکان بنا یاخود میراکاتی مامۆستایان یاخود بوونی پەرتووک ئەمانە کە کەمەکورتیتە یان موچەی مامۆستایان کە ئێستا من پێش چەند سەعاتێک خۆڵەکانی خوێندنم بەجێ هێشتووە وەوە ئێستا مامۆستا لەوە ئەدوێن کە موچیان نییە و 4 مانگونیوە ئەمانە هەمووی لە کوردەواری خۆمانەوە لە کەم کەم و لە زۆر زۆر تەحملی مامۆستا ئەتوانێت بکە کەمی با بڵێن بیناکان نەبێ خۆ پێشتریش لە حوجەکان خوێندراوە بەڵام ئەم کەیسە ئەم پرسە بەڕاستی ئەمێتەوە سەر ئەخلاقیەتی خوێندن ئەویش بریتە لە زانستی ناو پەرتووکەکان کە زۆر بەلاوازی وەرگێڕاوە باشە بۆچی لە پێشترە کە دووبارە ئەم کتێبانە چاپکراوە هەڵ نەدراوە هەڵەکان چارەسەر بکەن چاکردنەوەی هەڵەکان بۆ ئەگەڕێتەوە ئەو کادری کە کاری وەرگێڕانی ئەنجام داوە کادرێکی لاواز بووە توانای زانستی و زمانەوانی لاواز بووە بێئاگا بۆ لە کاری ستاندەری زانستی بێئاگا بۆ لە سادەترین ستاندەری زانستی کە ئەو پێوەرە پێویستە لەسەر ئەو پێوەرە ئێمە کاری وەرگێڕان ئەنجام دەین کە بریتە لە زمانی ئینگلیزیەوە بۆ عەرەبی یەتە سەر کوردیەکە و ئەو کوردیە بە پێچەوانەوە ئەبێ لە فەرهەنگە کۆنەکان بێ بەڵام لە ئینگلیزیەکە لە ئۆکسفۆردە تازەکان بێ بۆیە ئەمە ئەم پێوەرە ئەگەر بەکار نهێنرێ و پێوەرەکەی لە بەرچاو نەگیرێ کاری وەرگێڕان کارێکی لاوازە بێ و ئێستا حاڵێکی زۆر مەترسیدارە من لەم سێ قۆناغەیە لە ساڵانی هەفتایەکەم بوو 82وەمە و ساڵی 2006 بۆ 12 ئەمە لە پرۆسەی نوێ کاری وەرگێڕان کتێبەکانی واریەکە دۆ ئێستا وەکو مسودەیەکی زۆر ترسناک وایە لەبەر دەستی مامۆستایان باشە مامۆستایانی ئەو هەڵانە لە کاتەکانی ڕابردووشە هەبووە یاخود ئەم هەڵانەی کە جەنابەت ئاشکرات کردوون نەخێر هەڵەی تازن بەڵێ ئەم هەڵانە بەردەوامی هەبووە لە مەناهیجی کۆنەوە تا ئێستا بەڵام ئێستا زیاتر بووە سەرجەمی ئەو هەڵانە تێکرای ئەو هەڵانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا نووسینەوەی ئێستا ئێمە باس لە پرۆسەی نوێ ئەەکەین وەرگێڕانی نوێ لە ناو پرۆسەی پەروەردەیە لەم بە 6 ساڵ 8 کتێبمان وەرگێڕا کە من خۆم بەشدار بوو ئەو 8 کتێبە لە 2006ەوە بۆ 2012 6 ساڵ ئەو کتێبانە وەرگێڕانیان بۆ ئەنجام درا بەڵام بەچی بە هەر بە قەڵەمە کۆنەکان ئەنی خاوەنی قەڵەمە کۆنەکان لە پرۆسەکانی پێشووتر ئەوان خاوەنی ئەو کاری وەرگێڕانە بوو دەست بە ساکردنی ئەو وەرگێڕانیان ئەنجام دا واتە ئێمە وەکو تەنها نووسەرێک کاتبێک واوین لە نووسینەوە ئەو پرۆگرامە هۆکار چییە مەسەلەن ئەو لیژنە 4 کەسەی کە جەنابەت ئامادە پێمە باسی 4 ڕاوێژکارن کە ینی هۆکار چییە مەسەلەن خەڵکی کە نایەتە ناو ئەو لیژنەوە بۆچی ئێوە وەکو کاتبێک وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ینی سیر بکرێن وەک لەوەی کە لەوانەیە جەنابەت چەند هەڵەیەکە دەستنیشان کرده بێ وەکو پێویست گوێی لێ نەگیراوێت ڕاستە هەڵبەت ئێمە ئەو دابوونەریتێکی لەسەری فێربووین ساڵانی پێشووتریش لەژێر ئاس و سیستەمێکی دیکتاتۆری بووە و ئەو پەروەردەیە ئێستش لە بیر و هۆشی ئێمەیە و ئێستش لە دوای ساڵی 90 تا ئاگاتە ئێستا 2016 لەسەر ئەو پەروەردەیە ڕۆشتوین
ئێمە حەقی مکاتیمان زانیوە یعنی ئەو کەسانە کە چوار کەسن چوار ڕاوێژکارن دەستی بەدەستێکی کەمیان کردووە تەنانەتێکیان تا ئێستا 6 ساڵە هەر ئەو خۆی خاوەنی ئەو زاراوەیە بۆیە لە پرۆسی نوێ پێی باش بووە هەر شخصەتی خۆی لەناو ئەو کتێبانە بمێنێ یعنی تحدای کردووە نەیهێشتووە ڕێگری بووە و بەربەستی دروست کردووە و پشتیوانی کردو لایەن پرۆگرامەکان و تا ڕادێک وەزارەت و لایەنەکان بۆ ئەوەی کە هەمیشە شخصیت و بۆچوونی تای کەسی خۆی فەرزکە ئەمەش وەکو حاڵەتێکی دەرونی وایە بەڕاستی باشە بەڵێ ببڕۆشوان با دیارترین ئەو هەڵانە بزانین کە تۆ هەڵەکان دیاری ئەەکەم ئێستا ئەمە لە دوایین بۆ چوون بۆ ئەو هەڵانە چون بۆ زاتی پەروەردە وەزارتی پەروەردەش کتابێکی کرد بە 72 ساعات وەڵامی ئەو هەڵانە بنەوە لە پرۆگرامەکانی وەزارەتەکە ئەوان بەرپرسن و لەوێ ئەو کارە ئەنجام درراوە ئەو گەندەڵی ئەنجام درراوە ئەوانیش ئەو کتابیان خەواند پاش 2 مانگ و 10 ڕۆژ من چوومە لای وەزیری پەروەردە کەوتم کوا جوابەکە ئەو شەرمەزار بوو مامۆستا پشتیوان سادق وتی ڕاستەکەی مامۆستا کتابێکی بۆ کردم چوون بۆ پرۆگرامەکان لەوێ جوابی ئەو کتابە ئەوان زۆر پیان ناخۆش بکە هاتوون وەڕوبوونێکی ناخۆش بوو لە نێوانمان بەڵام ناچار کتابێکیان بە شپرزەی دروست کرد کتابێکی ڕسمی کە لێرەدا لەم کتابە اعتراف بۆ ئاکەن ئەڵێن ئەم 10,000 هەڵەیە ئێمە کە خۆمان ئەم کارەمان کردووە اعتراف لە ساعت 10 ئەکەین واتە 1000 هەڵەی طبعا 1000 هەڵەی تاکوتەرە بۆ 4 کتێب هەر کتێبی 170 لاپەڕە بێ یعنی 10,000 هەڵە لە پرۆگرامی خوێندن لە هەرێمی کوردستان لە 4 کتێبە لە 4 کتێبە بەڵێ 1000 هەڵەیان تاکوتەرەیان 9000یان دووبارەی ئەو هەزارەکە ئەگەر ئێمە لێ بردبینەوە بۆ 4 کتێب گەشی 250 هەڵی بەرەکەوێت بۆ 170 لاپەڕ کتێبێت واتە پەڕە نییە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاستی خوێندکار ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەەوە زانستی کورد لاواز ئەبێ قەتیچ کراوە لە گۆشەیەک و دوورە لەوەی کەەوە احتیکاک بکات لە زمانەکان وەتەوەکانی تر و ئەم هەڵەیە کە ئێمە لێ بشکنین مامۆستا بە ئاشکرا ئەبینێ هەڵەکە دیارە و جاری وای خوێندکار هەست بەوە ئەکا بۆیە کە دوور بوو لە زانستی کورد و دوور بوو لە ستاندەری زانستی هەمیشە کاری وەرگێڕانەکەشی لاوازەیە واتاکانی ئەو بابەتە نابەخشێت کە لە ئینگلیزیەکەیە لە لاتینەکەی و لە عەرەبیەکەیە بۆیە قیمەتی زانستێکەشی بەهای زانستێکەشی کەم و کورت ئەبێ و ئەمە نەک من زۆرێک لە مامۆستایان و ناو پرۆگرامیش هەستیان پێکردەوە بەڵام وەکو پرۆسە و وەکو با بڵێن تحقیق من ساڵانێکە ئەو بابەتە خەریکم بەڵێ